ستاندەر زانیاری نوێ لەسەر نیگەرانیەکانی تەیف سامی لە حکوومەت یارێمە ئاشکرا دەکات کە بەهۆیەوە کێشەی موچە بەردەوامە. کۆمەڵی دادگەری هەوڵێکی نوێ بۆ مسۆگەرکردنی کورسیەک لە پارێزگای هەڵەبجە دەدات. تاوەکو ئێستا حکوومەت یارێمی کوردستان نیگەرانیەکانی تەیف سامی وەزیری دارایی عێراقی نەڕەوەندۆتەوە لەبارەی کێشەی داهاتی نانەوتی هەرێم. لەم بارەوە پێگەی بەغداد لیۆم ڕایگەیاندووە گرفتەکە لە داواکاریەکەی وەزیری دارایی تەیف سامیدایە بۆ یەخستنی باجی گومرگی لە نێوان بەغدا و هەرێم، هەروەها ڕادەستکردنی 50% هەموو داهات و باجەکان بە بەغدا. ئاماژەی بەوەش کردووە تا ئێستا حکوومەتی هەرێم ئەوەی لە بودجەدا دیاری کراوە نەیگەڕاندۆتەوە، هەروەها هیچ ڕێککەوتنێک نییە لەسەر باجی گومرگی. ڕێککەوتن لەسەر ژمارەی دەروازە سنووریە فەرمیەکان لە کوردستان نییە، ئەوەش بەهۆی ئەوەی هەرێم 6 دەروازەی گومرگی هەیە کە بەغدا دانی پێدا نەناوە. لەلایەکی دیکە بەغدا داوای ئەوەشی کردووە کە ئەو ڕێژەی وەرگرتنی باز بدرێت لە کارمەندەکان، بازرگان و بەڵێندەرانەوە ڕوون بکرێتەوە، ئەویش بەهۆی بوونی جیاوازی لەگەڵ بەغدا. سەرچاوەکە ئاماژەی بەوەشدا تا ئێستا بەغدا جەخت لەوە دەکاتەوە کە 50% داهاتە نانەوتیەکانی لە هەرێم وەرنەگرتووە و کە لە یاسای بودجە لەسەریدا ڕێککەوتووە. بەپێی ڕێککەوتنێک لەگەڵ کۆمەڵی دادگەریدا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بە سەرۆکاتی کامیلی حاجی عەلی کاندیدەکانی لە سنووری پارێزگای هەڵەبجە کشاندۆتەوە. ڕاشی گەیاندووە پشتیوانی کاندیدەکانی کۆمەڵ لەو پارێزگایە دەکەن. کۆمەڵی دادگەری دەوێت لەو سێ کورسیەی بۆ پارێزگای هەڵەبجە دانراوە کورسیەک بۆ خۆی مسۆگەر بکات، ئەویش دوای ئەوەی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نەیتوانی هیچ کورسیەک بەدەست بهێنێت، هەر یەک لە یەکێتی و یەکگرتوونەوەی نوێ کورسیەکانی پارێزگاکەیان بەدەستێنە. لەم هەڵبژاردنا کۆمەڵ لەڕێی ڕێککەوتن لەگەڵ کامیلی حاجی عەلی دەیەوێت کورسیەکی پارێزگاکە بەدەست بهێنێت. ستاندەر نیوزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.